بەناوی خوای گەورە میهرەبان سڵاوتان لێبێ بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم کاتتان باش. خۆشحاڵین لە بەرنامەیەکی تری بەرەو ئایندە لە ستۆدیۆی ١٩٤ بێ و ئازیز و خۆشەویست شاد دەبینەوە. بۆ ئەمڕۆ دوو میوانی بەڕێز میوانن باس لە گرنگی کاری ڕێکخراوەی خوشکاندەکەی لەناو کۆمەڵی ئیسلامی کوردستان تا چەند ئەم حیزبە گرنگی بە خزمەتکردنی چینی ئافرەتان دەدا، تا چەند ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کە سەر بە کۆمەڵی ئیسلامی کوردستانە خزمەتی ئافرەتانی کردووە و هەروەها باس لە گرنگی کاری بانگەواز دەکەین، تا چەند کۆمەڵی ئیسلامی کوردستان بانگەواز و کاری داعوەی لەلا گرنگە، تا چەند شۆڕ بۆتەوە ناو کاری بانگەواز و چەند دەستگایەکی هەیە وەکو دەستگاکانی ڕاگەیاندن و سنتەر و ئەو شوێنانەی کە دەرس و دیراسەی ئاینی تێدا دەخوێندرێ. بۆ مەبەستە میوانداری هەریەکە لە بەڕێزان خاتۆ قومریە بەرزنجی سکرتێرەی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستانمان کردو سپاس بۆ ئامادەبوون. دووە بەڕێز مامۆستا حەسەن عەبدوڵڵا کارجێڕی مەڕبەندی دەوروبەری هەولێر لە بەشی بانگەواز و پەروەردە سپاس بۆ ئامادەبوونی جەنابیشتە. لە قومریەخانەوە دەست پێ دەکەم. خات قومریە جەنابەت وەکو ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان و وەکو سکرتێری ڕێکخراوی خوشکانی ئیسلامیش، کۆمەڵی ئیسلامی کوردستان تا چەند گرنگی بە بوونی ئافرەتان دەدات لە ناو حیزب و خزمەتکردنی ئافرەتان لە ناو حیزب وەکو یەکێک لە گرنگترین کایەکانی ژیان؟ بەناوی خۆی گەورە میهرەبان دەستخۆشیتان لێ دەکەم بۆ ئەو دیدارە و بۆ بەرنامەیە. لێرەشەوە سڵاو و ڕێزی خۆمان هەیە بۆ سەرجەم هاوڵاتیانی هەرێمی کوردستان، سەرجەم ئەندامانی کۆمەڵی ئیسلامی کوردستان و خوشکان و برایانمان کە بینەری بەرنامەکەمانن. دیارە ئەمڕۆ بابەتی ئافرەت یەکێکە لە بابەتە هەرە سەرەکی و گرنگ و هەستیارەکان لە هەموو جیهانە. قەزی ئافرەت قەزیەکی جیهانیە و ئەتوانم بڵێم پانتاییەکی زۆری لە جیهان داگیر کردووە، چونکە بەپی درێژایی مێژوو کاتێکە سێری با قەزی ئافرەتەکرێ بە شێوەیەک لە شێوەکان ئافرەتان مافخوراو بوون، بەشخوراو بوون و تەنانەت ئەگەر ئێمە بین بگەڕێنەوە بۆ سەرەتای سەرهەڵدانی ئاینی پیرۆزی ئیسلام، یەکێک لە پەیامە هەر جوان و بەهێزەکان بۆ ئەوەی کە بتوانی وەرچەرخانێکی گرنگ بێت لە کۆمەڵگەدا بایەخدان بوو بە ئافرەتان. پەیامی پیرۆزی ئیسلام توانی لە سەرەتای سەرهەڵدانیەوە ئەو تێڕوانی و نەزعەیە کە پێشتر لە هەموو کۆمەڵگەکان بەتایبەت لە کۆمەڵگەی عەرەبیە هەبوو بیگۆڕێ و تا ئەمڕۆژ بە درێژایی مێژوو قەزی ئافرەت قەزەیەکی زیندووە و بەردەوامە. تەنانەت ئێستا لە سەرئاستی جیهان، لە سەرئاستی نێودەوڵەتی، لە سەرئاستی کۆنگرە و کۆنفرانسە جیهانیەکان، لە سەرئاستی پڕۆتۆکۆلی نێودەوڵەتی بابەتی ئافرەت و قەزی ئافرەت باس و خواسی لێوە دەکرێت و یەکێک لە بابەتە هەرە زیندوەکانی ئەمڕۆ کە لە ئاسی نێودەوڵەتی ئیشی لەس دەکرێت بڕیاری 1325 نەتەوە یەکگرتووەکانە کە لەو بڕیارەدا باز لە ڕەتکردنەوەی هەر جۆرە توند و تیژیەک دەکا بەرامبەر بە ئافرەتان و ئەم هەموو گرنگی پێدانە بەرامبەر ئەوەیە فعلەن توند و تیژی فعلەن پێشێلکاری بەرامبەر بە ئافرەت هەیە؟ بەڕاستیە پێشێلکاری بەرامبەر بە ئافرەت هەیە. هەر لە یەک چرکەیە سێ ئافرەت توند و تیژی بەرامبەر دەکرێت بە هەموو شێوەکانیەوە و ئەمە من کە باز لەوە دەکەم دەڵێم ئەم لە نەتەوە یەکگرتووەکان باز لە گرنگی و پێگەی ئافرەتەکان لە سێ بواری گرنگە. یەکەم توند و تیژیەکان، پاشان بەهێزکردنی پێگەی ئافرەت لە نێوەندی بڕیار، پاشان ڕۆڵدان بە ئافرەتان لە ئاشتی و لە پەیوەندیە دیپلۆماسی و نێودەوڵەتیەکان. ئەمە سێ بابەتی زۆر گرنگن کە ئەمڕۆ لەسەر ئاستی جیهان قسەی باسی لێسەر لێ دەکرێت و عێراقیش یەکێکە لە وڵاتانەی کە پابەندی خۆی بە بڕیاری 1325 نەتەوە یەکگرتووەکانەوە دەربڕیوە و کۆمەڵی ئیسلامی کوردستانیش وەکو هەر حیزبێکی تر، هەر وەکو هەر حیزبێکی تری زیندوو و کاریگەر لە ساحەی هەرێمی کوردستان
بەردەوام هەروەک پێشتر کەوتم ئێمە کە پەیڕەوی ئاینی پیرۆزی ئیسلام دەکەین هەر بەپی ئەو باوەڕ و قەناعەتی کە هەمانە پێگەی ئافرەت لای ئێمە پێویستە پارێزراوتر بێ و پارێزراوتر بووە و توانوێتی ڕۆڵێکی باش و بەرجەستە بە ئافرەتان بدات لەگەڵ ئەوەشە کە ئێمە دەڵین کۆمەڵگە نیوەی ئافرەتە ئەم ڕۆڵە لەوانەیە بپی تموح و بەپی پێویستی سەردەم نەبێت چونکە ئێستا ئێمە لە دوای کۆنگرەی سێوە کە ئێستا حالیان 5 ئافرەتمان لە سەرکردایەتیە ئافرەتێکمان لە مەکتەبی سیاسیە بەراورد لەگەڵ ڕابردوو زیادی کردووە تەنانەت ئێمە لە کۆنگری دووەم تەنها یەک ئافرەت لە سەرکردایەتی هەبوو لە مەکتەب سیاسی ئافرەتمان نەبوو لە کۆنگری یەکەم بە هەمان شێوە بەڵام لە کۆنگری سێ ژمارەی ئافرەتان بوون بە 5 ئافرەت و سیانیشیان بە دەنگی خۆیان چوونە سەرەوە بوون بە سەرکردایەتی بە دەنگی ئەندامانی کۆنگرە و پاشان هەر لە کۆنگرەدا بڕیاردرا کە لە سەرجەم ئۆرگانەکانی حیزب لە 125 دابنرێ بۆ ئافرەتان کە ئەمە لە کەمتر حیزبێکا کراوە ئێستا حیزبی وا هەیە کە زۆر خۆی بە ئیملاق دەزانێت لە هەرێمی کوردستان ئەوە خۆی بە ڕقم 1 دەزانێت بەڵام تا ئێستا لە مەکتەبی سیاسی ئافرەتی نییە نەپارتی نەیەکێتی هیچیان لە مەکتەبی سیاسی ئافرەتیان نییە بەس کۆمەڵی ئیسلامی ئافرەتێکی لە مەکتەبی سیاسیایە لە کاتێکا ئێمە ڕێژەی ئەندامانی مەکتەبی سیاسیمان زۆر کەمیشە حەو ئافرەتێکمان لە مەکتەبی سیاسیایە پاشان لە سەرجەم ئۆرگانەکانی ترە لە مەڵبەندەکانە لە ئەنجومەنەکانە و ئێمە بەرپرسی دوو ناوەندیان ئافرەتەکانیش بەتوانا بوون کارژێر مەڵبەندەکان ئەندامانی پەرلەمان لە هەرێمی کوردستان ئەندامانی ئەنجومەنی محافەزە توانایەکی باشیان دەربڕیەوە بوونەتە جێی دڵخۆشی ئافرەتان و لایەنگرانی کۆمەڵی ئیسلامی من لە ڕاستیە بڵێم یعنی ئەو ئافرەتانی کە چوونەتە پێش سەرجەم کایەکان لە کۆمەڵی ئیسلامی چکایە حیزبی چکایە حکومی و پەرلەمانی توانیوانە جێگە دەستیان دیار بێ و توانیوانە بن بە ڕقم و توانیوانە خزمەتێکی باش بکەن ئێمە لە ئەنجومەنی بانگەواز و بەڕێوەبردن بەرپرسی دوو ناوەندمان واتە ناوەندی خوشکان و لەگەڵ ناوەندی ڕێکخراوە پیشەی و مەدەنیەکانمانە هەر ئافرەتە خۆی ناوەندی پیشەی و ڕێکخراوە پیشەی و مەدەنیەکانێکێکە لە ناوەندە هەرە گرنگەکانی کۆمەڵی ئیسلامی کە سەرجەم ڕێکخراوە سندیکاکان لەخۆ دەگرێت بەرپرسەکەی ئافرەتێکە ئەمە نیشانی متمانەی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی کۆمەڵی ئیسلامی کوردستانە بە ئافرەتان کە بتوانن ئەو ناوەندانە بەڕێوە بن و ئێمە لە ڕێکخراوی خوشکانی ئیسلامیش کۆمەڵی ئافرەتی باش و چالاک و بەتوانامان هەیە کە لە سەرجەم کایەکانە خزمەت بە جەماوەر و خزمەت بە کۆمەڵی ئیسلامی و خزمەت بە ئافرەتان دەکەن. دواتر دێمە وڵات پرسیاریەوەت لێ دەکەم کە لەو مێژوەی کۆنەی کە هەتانەوەکو ڕێکخراوەکەتان چیتان بۆ ئافرەتان کردەوە دێمە لای مامۆستا حەسەن کۆمەڵی ئیسلامی کوردستان وەکو حیزبێکی ئیسلامی و هەر لە ئەمیرەکەیەوە بانکخواز و مامۆستای ئاینیە و نووسەر و ڕۆشنبیرە و حتا زۆربەی زۆری ئەندامانی جگە لە کاری حیزبی کاری بانگەوازش دەکەن دیدی کۆمەڵی ئیسلامی کوردستان سەبارەت بە بانگەواز و کاری بانکخوازی چییە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه سەرەتا دەستخۆشی هەیە بۆ جەنابەت سڵاو ڕزم هەیە بۆ سەرجەم بینەرانی عزیز و خۆشەویست طبعا تێڕوانینی کۆمەڵی ئیسلامی بۆ باسی بانگەواز تێڕوانینی حیزبێکی ڕەسەنی ئیسلامیە بۆ ئەو قەزیە کە ئێمە دەزانین لە ڕوانگە ئیسلامیەکەوە دەعوە و بانگەواز نهێنە و مەهەممەی پێغەمبەران بوو عەلەیهیمو سەڵات وەسەلام پێغەمبەران کە هاتوون بانگی خەڵکیان کردو بۆ لای خۆی پەروەردگار جەل جەلاله قل هذه سبيلي أدعو إلى الله على بصيرة أنا ومن اتبعني أما الرجال منها خلق بان كم بلا إخوة جورا طبعا كومەڵی ئیسلامی گرنگیەکی زۆری بە کاری بانگەواز داوە هەروەک بەڵکو ڕەنگە بڵێن زیاتر لەوەی کە با بڵێن گرنگی بە نەشاط و کار و چالەشی سیاسیەکان درابێت گەورەی و بایەخی بانگەواز گرنگیدانە زۆرە چییە؟ هۆکارێکی لەوەدا کە خەڵک تاک خێزان کۆمەلگا بەهۆی بانگەواز بەلای خۆی پەروەردگار جەل جەلاله
لەو کۆت و زنجیرە کە بەسەر خەڵکدا سەپێنرا و دەسەپێنرێ ڕزگاری دەبێت لە ڕووی دەرونیەوە ئازاد دەبێت لە ڕووی ڕەفتار و معاملە ڕزگاری دەبێت لە ڕووی بیرکردنەوە یعنی کەسێک دەبێت ڕازی نابێت بە بەندایەتیکردن و بە کۆی لەبوون لە ژیاندا بەس خۆی بە بەندەی خوای گەورە دەزانێت و سەربەرزیشی لەوەدا دەبینێت کە خۆ باقی مرۆڤ بەشەرەکان یعنی سیر بکە خۆی لەلا بەڕێز دەبێت بە حورمەت دەبێت پێی وایە کە کەس نییە منەتی ژیان و سەربەرزی و کەرامەتی بەسەردا بکات جگە لە ئەڵڵا جەل جەلالوه بۆیە خەڵکێکی ئازاد خەڵکێکی ئازا پەروەردە دەکات بەهۆی ئەوە کە بانگەوازی کرا بۆ لای خوای پەروەردگار و ڕۆیشتە بەرەو ئەو ڕێباز و کاروانە پرسەوەریە طبعا لەو ڕوانگەوە ئیسلامی گرنگێکی باشی بە مەوزوعی با بڵێن بانگەوازداوە چوەکو تێڕوانین چوەکو عەمەل و پراکتیک یعنی ئێمە لە ڕوە نەزەرێکی بڵێن لە نێو کۆمەڵی ئیسلامی کە تاکە حیزبە ئۆرگانێکی یا مؤسسەیەکی باڵای خاوەن نفوذ و دەسەڵات هەبێت بە ناوی ئەنجومەنی بانگەواز و بەڕێوەبردن یعنی حزبی ئیسلامیەکانی شەشتیوانی مثلا ئەنجومەنێک یان مؤسسەیەکی گەورە هەبێت ناوی بانگەوازی پێوە بێت بەو مانایە کە بەدواداچوون بۆ کار و چالاکی بانگەوازیەکان بکات یعنی هێرمیەکی زۆر بەو مۆزوعە بدا بۆ قەزێ بدات چونکە دوجار ئەو بانگەوازە خزمەت بە هەموو خەڵک دەکات بە بێ حسابی با بڵێن ئینتیما حیزبەکەی و سیاسیەکەی خەڵک لێی سوورمەند دەبێت و فعلا لەو با بڵێن بوارەشدا لە ڕوو عەمەلیەکەی کۆمەڵی ئیسلامی توانێتی شتێکی باش بکات و فێرگەیەک بێت تەحەدیێکی زۆر بۆ خوشکان و برایان کە مەبەستیانە و خولیای بانگەوازیان هەبووە پێگەیەندراون ئەوانیشی کە بانخواز بوون لە دەرەوەی سنووری کۆمەڵی ئیسلامی با بڵێن هاوکاری کردوون زۆرێک لە بانخوازە کوردستانیەکان ئەوانیشی کە کۆمەڵش نین بەڵام ئەگەر سیرکەی زۆرێک لە بەرنامەکانیان یان زۆرێک لە کۆڕ و سمینار و ئەوەی کە بۆیان گەڕاو لە ساڵاچەکان مایکی با بڵێن دەستگاکانی ئالامی کۆمەڵی ئیسلامی پێیان و بانگەواز وانی لە بەردەمایە دەمەوێت لێ بپرسم مامۆستا جگە لە کەناڵی سەرەکی کە کەناڵی ئاسمانی پێیامە زمان حاڵی کۆمەڵی ئیسلامی کوردستانە و کەناڵی کۆمەڵ ناوخۆی هەولێر هەیە و لە بەرامبەردا کەناڵێکی تریشتان هەیە تایبەت بە بانگەواز یعنی ئەمە چی دەگەێنێ ئەو هەموو کەناڵانە جگە لە کەناڵە سەرەکیەکان کەناڵێکی تایبەتیشتان هەیە کە بەڕاستی خەڵکی هەرێمی کوردستان بەشێکی زۆری گوێ لەم کەناڵانە ڕادەگرێت سوودی لێ دەبینێ حەز دەکات منداڵ و خانەوادەکانیان بەهرەمەند بن بەو تار و بەو قسانەی کە لەو کەناڵانەوە دەبیسترێت بێگومان دەستخۆش طبعا ئەو تێڕوانین ڕۆیەی هەر حیزب و لایەنێک بۆ هەر باس و قەزیەک بەهای نابێ ئەگەر نەکرێتە وەکو بڵێن تەرجەمەی عەمەلی نەبێت تێڕوانی کۆمەڵی ئیسلامی وازەحە بەڵام ئایا چەندە ئەو تێڕوانی بۆ بەواقع ئەوە یعنی حەق خۆیەتی خەڵک بزانێت لە ڕوە بانخوازیەکەیەوە بڵێن کۆمەڵی ئیسلامی لە چەند حەقلیدا یەکەمە یعنی تاکە حیزبە بۆ منە تاکە حیزبێک لە کوردستان کە کەسی یەکەمی سیمای ئەوە بێ کە حافظ قورئان بێ و هەموو قورئانی پیرۆزی لە تەمەنی گەنجەتی لەبەرکردی بێت کۆمەڵی ئیسلامیە تاکە حیزبێک لە هەرێمی کوردستان کەسی یەکەمی هەروەکو چۆن مفەکرێکی ئیسلامیە مفەسیرێکی قورئانیش بێ کۆمەڵی ئیسلامیە تاکە حیزبێک کە کەناڵێکی ئاسمانی تایبەت بە بانگەوازی هەبێت کۆمەڵی ئیسلامیە تاکە حیزبێک لە سەرتاسەری هەرێمی کوردستان ئەوەندەی کە دەستی پێگەیشت بێت سنتەرێکی گەورە و فعالی هەبێت تایبەت بە قورئانی پیرۆز سنتەری حکمە کۆمەڵی ئیسلامیە تاکە حیزبێک لە کوردستاندا کە با بڵێن فێرگەیەک قوتابخانەیەکی هەبێت بۆ زانستە پەیوەستەکان بە فەرموودە دارولحەدیث خانی فەرموودە کۆمەڵی ئیسلامیە تاکە حیزبێک لە کوردستاندا ئیراعەیەک ڕادیۆیەکی هەبێت تایبەت بە قورئانی پیرۆز لە سەرجەم شار و شارۆچکەکان و زۆربەیان کۆمەڵی ئیسلامیە لە بەرامبەردا خەڵکێک گلەی ئەوە دەکات ئەوان هەمووی جێ دەستخۆشیە بەڵام خەڵکانێکن دەڵێن چۆن دەبێت دین و سیاست تێکەڵاو بکرێت دین بەڕێی خۆی سیاست بەڕێی خۆی ڕاستیتانێ بۆ شتێک تریش کە تاکە حیزبێک کۆمەڵی ئیسلامی کردبێتی بوونی قوتابخانەیەکی مەدرسەیەکی شەرعیە
کە لە زۆربەی شار و شارۆچکەکان هەیە کۆمەڵی ئیسلامی هەیەی. طبعا دین و سیاست کە لێک جاکرا لە ڕاستیدا یعنی کارساتێکی گەورە دروستەوە بۆ چونکە وەختێک دەبێت سیاست و دین لێک جاکێتەوە کە پێت وا بێت لە دوو بابڵێن هۆکار بەدەر نییە یان ئەوەتە کە دین ئەوەندە بێکەڵکە کە یعنی شیاوی ئەوە نەبێت تەدەخل قەزیەکی کایەکی گرنگی ژیانی خەڵک کە سیاسەتە تەدەخل بکە لەبەرەوە شیاو نییە بەکەلک نایە تێکی دەدا یان ئەوەندە ئەوەتە کە سیاست ئەوەندە قێزەونە ئەو شیاوی ئەوە نیە لەو ئاستەنێک کە دین تەدەخلی بکە لەبەرەوە ڕەنگە بەهۆی ئەو سیاسەتە قێزەونەوە دین لە کەدار بێت. ئەمە یەکەم ڕاست نییە چونکە دین بۆ تەنزیم و ڕێکخستنی ژیانی خەڵک هاتووە بۆ بەختەوەرکردن و سەربەرزکردنی مرۆڤەکان هاتووە. سیاسەتش ئەگەر بە شێوازێکی باش جێبەجێ بکرێ بەڵێ طبعا سەرتا بۆ دینەکە پەیامی پاکتر نییە لە پەیامی خی گەورە لە پەیامی خی پەروەردگار خی گەورە دینی خۆی پاک کردیە. إن الله اصطفى لكم الدين ديني خوي پروردگار پاک و بڵین دوورە لە گرد و لە کەداری. بۆ سیاسەتی ئێستا کە پەیوەستە بە تێڕوانی خەڵکەکە تێڕوانی ئەو خەڵکی کە سیاست دەکا ئەگەر لاڕێژ بوو بێت لە کەداریش بوو بێت دین بێ پاشی کاتەوە چاکی دەکاتەوە سیاسەتێکی واکە لە خزمەتی مرۆڤ بێ لە خزمەت ژیانێکی کەرامەتمەندانەی خەڵک بێ دەڕاستیدا يعني دين كتكالي سياسي وسياسة بو نالن إما طبعا الرنجة بابلين بياوي ديني كهيج لسياسة نازانة كهيج لو بارن نخوين دو تجربينية أزمونية كليه تدخلي سياسة دكا الرنجة لبرو كإيشي خوينيا كاري خوينيا رنجة تيدا سركتوني بي بلان وكو دين تدخلي هر بوارك لبواركان جيان إنسان كا چاكي دكا خرابي ناكا وخرابي كان يشي دقوري آراستكي لخرابي وبرو باشا دقوري خلق سود دبينيت اگر ديني كي راست كدين إسلامي طبعا اگر ديني كي مسيحي بلين كاتي خوي خلق بيزار بولا تدخلي مسيحية لجاني الرجاني عند تدخلي هم باسو بابتكي لكت بآراستي كي خرابو بابلين لقازانجي كومالي خلق ديني بياوي ديني خويان ئەوە بێگومان خەڵک خۆی ئازاد کرد و توانیشی سەرکەوێت انقلابی بەسەر ئەم جۆرە دینە محەرەفەدا کرد بەڵام ئیسلام وانە ئیسلام بۆ هەر شتێک تەدەخل بکە لە هەر مەوزوعێک بێ سەرەتا باسی ئەو دەکا کە ئەو کارە ئەو باسە ئەو قەزیە بە جۆرێک بێ کە خوا لێ رازیە پاشان لە خزمەتی خەڵک بێ کەواتە خەڵک لە ڕاستیدا زەرەر نابێنێت طبعا لەو مەوزوعە جارێک لە کۆیە لە شارۆچکەی کۆیە تەکسیەکم ڕاگرت وەکو تەجربەیەکی عەمەلی یەکێک لەوانەی کە بڵێن خاوەن شۆفێرەکە یان شۆفێری تەکسیەکە باسی خۆی کرد کە ئینتیمای سیاسی چه حیزبێکەوەوانە وتم کارتان چی یعنی وتی یەکەم ئیشمان ئەوەیە ئێمە دین و سیاست لێک جا دەکەینەوە ئەگەر هاتنە سەردەسەڵات دین لە سیاست جا دەکەینەوە نابێت تەدەخولکە وەڵای تر من دەچوومە شوێنێک کە شوێنەکە نزیک بوو بەس پێم نەدەزانی لێ شارەزانە بووم بە ماوەیەکی کەم گەیشتنەوە چەند دەکات حەقەکە گوتی داوای تەمان پارەیەکی کرد کە خەیاڵی بوو لە هەولێر ڕەنگە بچی بۆ شوێنێکی دوور لەناو هەولێر ئەوەندە داوا لێ ناکە بەڵام ئەو شتێکی زۆری داوا کرد دوای مناقەشەوە نەیسەلما تەمان من پێم وت بە کورتی گوتم کاکە ئەوەی کە تۆ دەتگوت یەکەم کارمان ئەوەیە دین و سیاسەت لێ جیاکەینەوە ئەو نەتیجەکەیەتی سەیرەکەی دینەکە لەو معاملەی خۆشی جیاکردێتەوە بۆ شتێکی وا داوا دەکەی کە ڕەنگە شتێکی مەحەڵ بۆیە فعلا یعنی جیاکردنەوەی دین و سیاسەت واتە ئیسلام و سیاسەت لێک جاکرێتەوە شتێکی بێگومان هەڵەیە. بەڵێ دەستخۆش قمری خان باست لەوە کرد کە کۆمەڵی ئیسلامی کوردستان ژمارەیەک سەرکردایەتی ئافرەتی ژمارەیەک ئەندامێکی ئەنجومەنی سیاسی هەیە لە ئۆرگانەکان گرنگی خۆیان پێ دەدرێ تا چەند بۆ مێژوەی هەتانە توانیتانە خزمەتی ئافرەتان بکەن و چیتان بۆیان کردووە؟ وەڵاهی لە ڕاستیە ئێمە ئەتوانم بڵێم ئەمڕۆی کە کۆمەڵی ئیسلامی کوردستان هەیە یەکێکە لە ئەو حیزبانەی کە لە هەرێمی کوردستان بۆ تەڕەقەم ئەوە دەستی ئافرەتیشی لەگەڵ بووە واتە بە پشتیوانی و هاوکاری و هەماهەنگی ئافرەتان لەگەڵ پیاوانە ئەمڕۆ کۆمەڵی ئیسلامی هەیە و بەشداری کارێکی باشەی کرد بێ کۆمەڵی ئیسلامی بەشی ئافرەتانیش تێدا بووە ئافرەتانیش بەشدار بوون و پاڵپشتی سەرەکی بوون و توانیویانە شان بەشانی برایان هەوڵ خۆیان بدەن
تەنانەت ئافرەتان ئەتوانم بڵێم ئەوەندە لە خۆبردوو بوون ئیشەکانیان کە کردووە بەبێ ئەوەی گوێ بدەنە پلە و پۆست و پایە و مەقام و قەت بیر لەوە نەکراوەتەوە پێویستە من ئەو ئیشە دەکەم خزمەت دەکەم دەبێت لە فلان پۆست و پلە و پایە یابم بۆیە ئەمڕۆ کە ئافرەتان لە کۆمەڵی ئیسلامیە چ لە مەکتەبی سیاسی چ لە سەرکردایەتی چ لە سەرجەم وەرگانەکانە چان بەشانی برایان هەوڵەدەن بۆ سەرخستنی کۆمەڵی ئیسلامی کوردستان و گەشەکردنی کۆمەڵی ئیسلامی کوردستان من حەزەکەم ئەوەش بەڕاستی باسی لێوە بکەین کە ئەو پرسیاری کە لە مامۆستا حەسەنت کرد کۆمەڵی ئیسلامی کوردستان ئەو حیزبەیە کە هەر لە سەرەتای سەرهەڵدان و دروستبوونیەوە بە پێشەوایەتی زانایانی ئاینی و لە میحراب و مزگەوتەکانەوە دروست بوو سەری هەڵداوە ئەو حیزبەیە کە لە منبەری مزگەوتەکانەوە دژایەتی ڕژیمی بەعسی کرد و تا ئێستش ئەو ڕێچکەیە هەر بەردەوامە وونی نەکردووە و لە سەری بەردەوامە و بەردەوام هەوڵی داوە بە دین خزمەت بە نەتەوەی کورد و میلەتی کورد بکات و لە ممارەسەی خزمەتە جیاوازینە لە بینی ژن و پیاوە بۆیە ژنانیش هاوشانی برایانیان خزمەتیان کردووە سەرجەم ئەو پرۆژانەی کە کۆمەڵی ئیسلامی لە ئێستادا کاری لەسەر دەکات بە تایبەت پرۆژە خێرخوازیەکانی کە بڵێم لە سەدا هەشتا زیاتر لە پرۆژە خێرخوازیەکانیەوە ئافرەتانن لێی سوودمەند دەبن چونکە خزمەت بە فەقیر و هەژار و هەتی و ئافرەتانی بێسەر پەرش دەکە و ئەمەش ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان تاکە ئۆرگانی حیزب بوو کە یەکەم پرۆژەی خێرخوازی دامەزران بە ناوی پرۆژەی سۆمای چاوان کە سەرپەرشتیکردنی مناڵانی بێباوک و هەتیوە ئەلحەمدوللا ئێستا پرۆژەی سۆمای چاوان یەکێکە لە پرۆژە هەرە گرنگە کان لە هەرێمی کوردستان لە سەرجەم شارۆچکەکانی هەرێمی کوردستان ئێمە بە هەزاران منداڵی بێباوک سەرپەرشتی دەکرێت و مانگانە هاوکاری دەکرێن لە بۆنەکانە هاوکاری زیاتریان دەکرێت لە جەژنەکانە هاوکاری زیاتریان داهاتەکەی لەکوێ دێ داهاتەکەی لە ڕێگەی خێرخوازانەوە کە متمانەیان بە ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان هەیە تەنانەت ئێمە لە دەرەوەی وڵاتیش هاوکاری دێت بۆ مناڵە بێباوکانە و تەوزیعکرێ بەسەریانە و پاشانێکێکی تر لە پرۆژەکانی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان دژایەتیکردنی نەخوێندەواریە لە ناو ئافرەتان چونکە ئەمڕۆ لە هەموو دنیاە یەکێک لە ئافەتەکان کە بەرۆکی کۆمەڵگەی گرتووە بەرۆکی ئافرەتانی گرتووە ناهۆشیاری و نەخوێندەواریە ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان لە سەرجەم لقەکانیە هەڵمەتی نەهێشتنی نەخوێندەواری هەیە بۆ ئافرەتان بێ بەرامبەر ئافرەتان دێندە لقەکانی ئێمەیە فێری خوێندەواری دەبن و پاشان لە مەداریس ئەوەی کە مامۆستا باسی کرد مەدارسی علومی شەرعی ئافرەتان ڕۆڵێکی زۆر زۆر سەرەکیان هەیە بۆ شارەزابوونیان لەسەر بابەتە شەرعیەکان لەسەر ئەوەی لە مەدارسی دارالحیکمە لە سنتەری حیکمە دیسان ئافرەتان ڕۆڵێکی زۆر سەرەکیان هەیە و بەشدارن چ وەکو مامۆستا چ وەکو فێرخواز لە پەرەپێدان بە زانستی قورئان و لە بەرکردنی قورئانی پیرۆست لە دارالحەدیث بە هەمان شێوە ئافرەتانی ئێمە ڕۆڵێکی زۆر بەرچاویان هەیە هەر چ وەکو مامۆستای وانش چ وەکو ئەوەی کە فێرخوازمان هەیە و ئێمە لە بەرنامەی بەخشین بە هەمان شێوە بەشی ئەوەی سەرپەرشتیکردنی مناڵی قەتی و فەقیران دیسان ئافرەتان ڕۆڵێکی زۆر سەرەکیان هەیە ئەتوانم بڵێم ئافرەتان لە کۆمەڵی ئیسلامی کوردستان قەت کەمیان نەهێناوە بەردەوام هاوشانی برایانی خۆیان کار و خزمەتیان کردووە لە سەرجەم بوارەکانە و لە سەرجەم کایەکانە توانیویانە ڕۆڵی خۆیان بەرجەستە بکەن و توانیویانە خزمەت بە دین و ژینی خەڵک بکەن بەڵێ دروستبوونی ئەو متمانەی کە بەڕاستی خێرخوازان پارە بۆ دەستگای چاوا بینین ئەوەش کاتی دەوێت کە خەڵک متمانەی پێ بکە ئەوەکەم و دەمەوە بپرسم ئەوانەی کە سوودمەند دەبن لە پرۆژەکانی ئێوە بۆ نمونە منانی بێباوک بۆ نمونە
باسی ئەوەت نەکرد کە زۆر جار خولی فێربوونی خەیاتی بۆ ئافرەتان دەکەنەوە بنە خاوەنی کاری خۆیان و بەڕێوەبردننی مناڵیان ئەوانە هەمویان لایەنگر و کۆمەڵی ئیسلامی کوردستانن یاخود خوشکان گرنگی بەوە نادەن سەر بە چلایەنێکی سیاسین یاخود بێلایەن هەر جۆرێک لە ڕاستیە ئێمە لەو پرۆژە خێرخوازیەکانمانە هەر کۆمەڵی ئیسلامی کوردستان خۆی بەرنامایە قەت حەسکە لە دۆست و ئەنگرانی خۆیدا بەوازی هاوکاریانی ڕێکخراوە خوشکانی ئیسلامی کوردستان و کۆمەڵی ئیسلامی کوردستان دەگات چین و توێژەکان بەبێ جیاوازی بیرکردنەوە بەبێ جیاوازی حیزبی و ئێمە بەڕاستی لە هەوڵی ئەوەداین خزمەت بکەین بە هەموو چین و توێژەکان لای ئێمە سیادن و حیزبایەتی کرد بۆ خزمەت و هۆکارێکە بۆ خزمەت نەگەڵ شتێک حەزرکەین لە چوارچێوەی حیزبیە و ئێمە لە ڕاستیە لە ڕێکخراوە خوشکانی ئیسلامی کوردستان هەروەکو جەنابەت یادم چوو ئێمە لیژەکەینەوە یعنی بۆ ئەوەی کە ئافرەتانمان بتوانن بە تاوانی کە بێسەرپەرشتن خۆیان لەسەر پێی خۆیان بوەستن خولەکانیشمان زۆر بێ بەرامبەرە بە مەوادی خۆشمانەوە دێن لە سنتەرەکان ئێمەدا فێری خەیاتی درومان و پاشان کاری دەستی دەبن و دوای سوودی لێ بینن تەنانەت بۆ دایکانی سۆمای چان لە چەندین وڵاتە لە شارەکان لە سلێمانی و لە هەولێر دوایی ئامێری خەیاتیشمان بۆ دابین مەکینی خەیاتی و پێشکەشمان کردوون بۆی بتوانن ببن بە خاوەنی سەرچاوی داهاتی خۆیان و ئێمە لە خوشکانی ئیسلامی تەنها گرنگیمان بە بڕە هاوکاریە مادیە نەداوە کە دەدەین بە ئاڵهەتیوەکان بەڵکو سنتەرێکی تایبەت مەزراندۆ بە ناوی سنتەری کە لەم سنتەرەدا ئێمە لە هەوڵی ئەوەدەین ماڵانی بێباڵک و بێسەرپەرشت بە خولی پەروەردە بکەین بۆ ئەوەی بتوانن ڕێگەی ڕاستیانەوە و ئێمە بتوانین ینی بتوانین پەروەردەکاری باش بۆیان لە ڕووی پەروەردەی و لە ڕووی دەرونی نەفسیشەوە سەر دەکەین. ئەستە کارێکی زۆرتان بۆ ئافرەتان کردەوە و ڕێکی زۆر لە ئافرەتان سوودمەند بوونا ئەمە و دەرفەتە بقۆزینەوە بۆەوەی کە لەم هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان نزیک دەبینەوە چەند ڕۆژێکی ماوە کۆمەڵێک کاندیدی بەهێزی ئافرەتان و خوشکان لە ناو لیستی کۆمەڵی ئیسلامی کە ١٩ هەڵبژاردنەکان بردوو زۆر جار ئافرەتان بە کۆتا دەستنە پەرلەمان ئایا ڕێژەی لایەنگر و دۆستانی ئافرەتانی کۆمەڵی ئیسلامی کوردستان کەمە یاخود دەنگتان نادەن و پەیامی تۆ بۆ ئەو دەنگدەرانە یاخود ئەو خوشکوانەی کە لەگەڵتان کار دەکەن و سوودمەند بوونە لە پرۆژەکانتان چیە؟ کردنی کاندیدەکانی ئێمە لەوانەیە خودی کۆتایەکێک بێ لە کێشەکانی ئافرەتان هەندێکتان کۆتا نەمێنێ ئەوە شەر کێشەیە بەڵام مەبەستمەوەیە کە دەڵی کۆتا زۆرجار لە باشی هەڵبژاردنە کە ئافرەتێک دەچێت بۆ بانگەشی هەڵبژاردن پێی ئەڵێن کچاتە بۆ هەر بانگەشە دەکەی خۆر بە کۆتا دەڕۆی یعنی ئەمە هۆکارێک وای کرد دەنگێکی کەم بە ئافرەتان بترێن یعنی کۆتا نەمێنێ و سیستەمەکە ئاسایی بێ زیاتر گرنگی بە ئافرەتان دەدەن لەناو خۆ من وا دەزانم یعنی ئەو کاتێکی باشتر و ئافرەتان بکرێ و ئافرەتان کارێکی باشتریان بۆ بکرێ ئەگەر لە کاتێکە کۆمەڵگە هاتە سەر و قەناعەتەی لەسەر بنەمای ڕەگەز کەسەکان دیاری نەکو لەسەر بنەمای لێهاتی و شێوی ویستی پێگەکەیان دیاریان بکە ینی کۆتا چەندە قازانجی لێ کردو ئافرەت ئەوەندەش زەرەری لێ کردو بەت لە ناو بڵێم ئیسلاماندا ئەڵێن کە هەر بە کۆتا پێویستە دەنگەکە بدرێ بە پیاوەکە خۆ هەر بە کۆتا دەڕوە ئەوە ڕووبەڕووی خۆتی خۆم بۆتەوە لە هەڵبژاردنەکانی 12/5 لە 20 کە بنی خۆمان تویانە ئەوە پێویست ناکای ئەو هەر بە 1000 دەنگ دەڕوە ئەوەی هەروە بوو بیرفعلی 1000 دەنگەکەیان بۆ مندا نەبوو پیاوان بە زیاتریان دەیە واقعی ئەمڕۆدا بۆ کۆمەڵگەی یانی شتێک کە لەسەر ئاستی لە وڵاتان پێڕەوە دەکرێت ئەگەر ئەو کۆتایە نەبووایە لەوانەیە توانای
ئافرەتانمان هەر دەرنەکەوتایە چونکە قەناعەتان زۆربەی کۆمەڵگەکان ئەو کایانە کە حکوومەت و پەرلەمان ئەوانەیە هەر بە پیاوان دەکرێت نەک بە ئافرەتان وامە کۆتایە وای کرد ئێمە خولی دووەمی پەرلەمانی کوردستانەوە کە کۆتا هەیە سێ جار بەجار ئافرەتانی کە چوونەتە پەرلەمان تاکتر بوون توانێت باشتر ڕۆڵیان هەبێ ئەمە وای کرد تا ڕادەی قەناعەتی کۆمەلگە بگۆڕێ بەرامبەر بە ئافرەتان کە سپۆری لێ هاتووی تەبوو داواکاریت لە دەنگدەران مامۆستا جەنابەت باسمان میدانی کۆمەڵی ئیسلامی کوردستان کرد کە باست لەوە کرد بە کردار سەلمان دوێت نزیک دەبینەوە لە هەڵبژاردنەکان چەند ڕۆژێکی کەم ماوە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کۆمەڵی کوردستان بە ژمارە 1994 بەشداریام هەڵبژاردنە دەکات کۆمەڵێک بربژێری لە هەموو ئاست و چین و توێژەکان و خاوەن بڕوان زۆرەکان داناوە لە نێویان چەند زانایەکی ئاینی چەند مامۆستایەکی ئاینی وجودیان هەیە و دەستوری هەمان شێوە وەکو وازێک وەکو مامۆستایەکی ئاینی پێت هەبوونی مامۆستا و زانای ئاینی پەرلەمانی کوردستان چ گرنگی و ڕۆڵێکی هەیە؟ دەست خۆش بێت طبعا وەڵا سەرەتا من حەز دەکەم تەشجیعی خەڵک بکەم خەڵک هام بدەم کە بچێ بدەم ئەو پرۆسەیەوە و نکۆڵی نەکەن کە خەڵکێک هەیە ڕەنگە وایان لێ کردی بێ قەناعەتیان بۆ دروست بێت کە نکۆڵی بکە کە نەچێت سار بێت هیوادارم خەڵک بەگەڕێت چکارێک کە دەچێت یان داوە سار بێتەوە کە جارێکتر بەشداری نەکا و بێئومێد بۆ لەو قەزیە ڕەنگە ئەوانە بن کە هێزێکی تری دەرەوەی دەسەڵات دەدەن کە ناچێت زیان بە ئەو هێزانە دەبن لە قازانج بە دەسەڵات دەگەێنن بە نەچوون هەر جۆرێک بێ ئینسان خۆیدا لە ئیسلامدا لە کاری ئیسلامیدا لە کاری گۆڕانکاریدا نابێ ئینسان بێئومێدی بناسێ ئێمە کە سەرەتا داوە بانگەوازمان کرد باسی لە شەرعێکی خۆمان کرد ئێمە کارمان لەسەرە کارەکە عایدی خۆی پەروەردگارە ئێمە هەر دیکە داوەش جاری بەڵام نابێ بڵێ لەبەرەوە کە گوێ ناگرێ خەڵک سوود نابینێ قسە ناکەم بانگەواز ناکەم چونکە ئێمە مەثەلمان هەیە عەلەیهی سەڵاتو وەسەلام هەوڵێکی زۆر لێدا بۆ داواز کاریش خۆی پەروەردگار جەل جەلالوهو تەسیرکە دیارەکە کەوتنی کە ئەنکاریش بکەیت چیت کرد بۆی گۆڕان کاری خۆت کردی و ماوەڵامەکەت حازرە هیوادارم خەڵک بچێ و دائما لە کاتی هەڵبژاردن ئەو باڵێن هەندێک دەنگ زەق دەکرێنەوە دەنگۆکە خەڵک بەڵێ بزەبێت هەندێک مەسەن بانخواز کە ڕەنگە بانخواز بن بانخواز بن یعنی زیاتر حەزیان لە شۆرەت و ناو دەنگ بێت بشنە بانەوە بستە بەرزاییەوە خەڵک بیان ناسێ ئەوە کۆمەڵی خەڵک یعنی سار دەکەنەوە سەر داعوە و چوون بۆ پەرلەمان و دەنگدان و بەڵکو دەیوەستنەوە بە شیرک و کوفر و شتی لەم جۆرە کە لە ڕاستی دەوانیە هەڵبژاردن ئێستا باڵێن میکانیزمێکی نوێیە پەیوەست نییە بە باڵێن کوفر و ئیمانەوە بەڵکو ئەوە کە ئینسان کەسێک هەڵبژێرێ ئەوە ئەو هەڵبژاردنی کەسەکان قوارەکان ئەوە ڕەنگە پەیوەندی بە عەقیدە و بە ئەوە خودی پشگیری چ لایەنێک چ بەرنامەیەکی انتخابی ئەوە پەیوەستە بە عەقیدە و ئیمانەوە وەڵام شتی دیکە نا وەکو ئێستا چۆن سیستەمی باڵێن وەزیفە هەیە بۆچە بەخشین هەیە لە وڵاتێکی ئیسلامی و لە وڵاتێکی غەربی لە هەمووی سیستەمی بۆرونە وەزیفی و موچە و تەقاعودی و خانشین هەیە سیستەمەکە ئیداریە دنیاداریە نەک مەسەلەیەکی ئەوە بکە پەیوەست بە عەقیدە و هەر بەس بەوە کە بەشداری لەو سیستەمەدا کرد تۆ کافر دەبی نا ئەو سیستەمەت بۆ چییە وەک موسڵمانێک مەبەست چێتێدا خولەکە
خولەکان سێ خولی پێشوە خولەشکە خولی چوارم و لە خولی پەرلەمانی عراقیش یەکێک لە خولەکان ئەمیری کۆمەڵی ئیسلامی خۆی ئەندامی پەرلەمان عراق بووە. بەڵێ ڕاست بێگومان لە سەردەمی خولەکاندا کاندیدی هەبوو کە زانای ئاینی بوون بانخواز بوون ئەوەش ماناوەیە کە بانخواز و زانای ئاینی ضرورە حقەتەن لە هەموو شوێنێک وجودیان هەبێ چونکە ڕەنگە خەڵک پێی وابێ مامۆستای ئاینی بەس بۆ خۆی لە مزگەوت بێ و وتاری خۆی بدات و ئامۆژگاری ئاراستی خەڵکە و بەڵام لە ڕاستیدا ئامۆژگاریکردن بۆ پیادەکردنە مامۆستایەکی ئاینی کە لە شوێنی بڕیاردانە لەو شوێنێک کە بڕیاری تێدا دەدرێ و گرنگترین بڕیاریش کە بڕیاری یاساییە بڕیاری تەشریعیە لەوێ بێ بۆ خۆی بە عەمەلی ئامۆژگاریەکانی دەبن بە شتی عەمەلی دەبن بە کردەوی شتێکی باشە بە تایبەت کە ئەو زانایانە ئەو بانخوازانە کەسی لێهاتوو بن کەسی جێهاتی و با بڵێن لیاقیان هەبێت لە ڕووی علمیەوە لە ڕووی تێڕوانینیان بۆ ئەو قەزە باسبابەتانە هەبێ ببنە نوێنەری خەڵکی کوردستان بزەبێت و ئەزمونێکیشان هەبێ ئەزمونیان هەبێت لەوەدا کە با بڵێن بە کۆمەڵێک هەورازون شێودا تێپەڕیون بەڵام نەگۆڕاون مەبدەئی خۆیان نەگۆڕیوە پارە تەماع ترس و ترغیب و ترهیب تأثیری تێ نەکردوون و قەناعەتی پێ نەگۆڕیون ئەوە خۆتی خەڵک پشتیوانیان بکە پشتگیریان بکە چونکە ئێستا لەسەر ئاستی عالەمی ئیسلامی با بڵێن کارێکی زۆر دەکرێت بۆ ئەوی ڕۆڵی زانایان و بانخوازانی ئیسلامی با بڵێن تەهمیش بکرێت پراوێز بکرێت کەم بکرێتەوە ئێمە دەبینین لەسەر ئاستی مەسەڵەن وڵاتێکی وەکو سعودیا نزیک بە 200 زانە بانخواز خراونەتە زیندانەوە ئەوانەی کە فعالن ئەوانەی کە کاریان کردووە تەئسیر و کاریگەریان هەبووە لەسەر گەنجان ڕۆڵیان هەبووە یان ئەوەتە خراونەتە زیندانەوە یان ئەوەتەوە دوور خراونەتەوە لە چالاکی داعویەکانی خۆیان یان مەسەڵەن لە وڵاتێکی وەکو مۆریتانیا لەو چەند ڕۆژەکە بڕیایدا کۆمەڵێک ئیجراعات بکە دژ بە ناوەندە داعویەکان یەکێک لە ناوەندێکی داعوی بەڵکو تەکوین العولەما بوونەوە بوو معهد تەکوین العولەما لە مۆریتانیا دوێن مەسەڵەن داخرا یعنی کارێکی زۆر دەکرێت ئێستا بۆ ئەوەی تەحزیمی ڕۆڵی زانایان بکرێت بچکە بکرێتەوە و کاریگەریان نەمێنێت بەسەر کۆمەڵگەدا چونکە دەزانن هەتا زانایان دەنگیان زۆڵال بێ دەنگیان بگا بە چین و توێژەکانی نێو کۆمەڵگا ڕێو لە کۆمەڵگە بەو ئاراستەیە بێت کە ئەوان حەز دەکەن بۆ من حەز دەکەم بەڕاستی خەڵک یعنی دەنگ بدا بە کەسانی شیا و لێهاتوو لە نێویشیاندا زانانی ئیسلامی بەڵێماوە سەدەی مۆلات هەرچەندە کاتشم کەم ماوە قومریەکان دەمەوێت پەیامی کۆتاییت یاخود داواکاری کۆتاییت لە خوشکان لە بینەران لە سەرجەم ئەوانەی کە ئێستا بینەری بەرنامەکەی ئێمە داواکاری چێت بۆ بەشداریکردنیان لە هەڵبژاردن و دەنگدان بە لیستی 1940 کۆمەڵی ئیسلامی کوردستان ئەگەر بە کورتی بێ سوپاس دەکەم دیارە ئەتوانین بڵێن یەکێک لە هۆکارەکانین کە بتوانین گۆڕانکاری بکەین هەڵبژاردن و بەشداری لە هەڵبژاردنە بۆیە من داوا لە سەرجەم هاوڵاتیانی هەرێمی کوردستان و دەنگدەرانی هەرێمی کوردستان دەکەم بە هیوە و ئومێدەوە ڕۆژی سینۆ بەرەو سندوقەکانی دەنگدان بڕۆن و بەشداری بکەن و هەوڵ بدەن ئەو مافی کە پێیان دراوە ممارەسی مافی خۆیان بکەن کە بتوانن ڕۆڵیان هەبێت لە دیاریکردنی 4 ساڵی داهاتووی سیاسەتی هەرێمی کوردستان و سیاسەتی بەڕێوەبردن هەرێمی کوردستان و زۆر بەوریاییەوە بخشێنەوە بەڕابردوودا بزانن کەم و کوڕیەکان لە چیدایە و ئێمە چۆن دەتوانین گۆڕانکاری بکەین و کام هێز پێگەی بەهێزتر بێ دەتوانێت خزمەتی زیاتر بکات و سێری ڕابردوو بکەن بزانن کام یەک لە لایەنە سیاسیەکان و کام یەک لە هێزە سیاسیەکان بەردەوام لەبەرەی گەر و لەبەرەی جەماوەر بوون و بەجێیان نەهێشتون بۆیە زۆر گرنگە ممارەسەی و مافی خۆیان بکەن و بڕۆن و من وەکو کادیرێکی کۆمەڵی ئیسلامی کوردستان و ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان داوا لە دەنگدەران دەکەم کە متمانەی خۆیان ببەخشن بە لیستی 1994 کۆمەڵی ئیسلامی کوردستان کە لیستێکە لە خەمەکانی هاوڵاتیاندایە و بەردەوام لەگەڵیان بۆەوە بەجێی نەهێشتون و بە تایبەت داوا دەکەم کە کەسانی شیە و هەڵبژێرن بۆ شوێنی شیە و چونکە ئەوە شایەتی دانێکە وەک ئەوە دەڵێن بەشداری لە سەرجەم ئەو کارانەی کە لەو پەرلەمانەدا دەکرێت بۆ دەنگەی تۆ کام نوێنەر کردوێتی بۆیە دەنگدان شایەتی دانە و هەوڵ بدەن کە
ئێمە بتوانین نمونەیەکی جوانیش بین لە بەرجەستەکردنی مافی ئافرەت بۆ بەرزکردنەوەی پێگەی ئافرەت لە ناوەندەکانی بڕیار و بتوانین نمونەیەکی جوانی پێشکەشی هەموو دنیا بکەین کە ئێمە بە یاسای خوایی پارێزگاری لە مافی ئافرەت دەکەین و پێگەی ئافرەت ئەپارێزین لە ناوەندەکانی بڕیار و یاسادانە. دەست خۆش سپاس مامۆستا حەسەن قومریەخانیش باسی لەوە کرد و جەنابیش باست لەوە کرد کە ئەو هەموو دەستگا ڕاگەیاندنەوە هەموو سنتەری حیکمە و کۆمەڵێک مرکزی حیفزی قورآن و دیراسات کە کۆمەڵ ئیسلامی کوردستان هەیە بۆی ئەو پێگە سیاسیەوە توانیوێتی پارێزگار لێ بکە ئەگەر بێت و پێگەی سیاسی لاواز بێ ڕەنگە نەتوانێت ئەو هەموو گرنگی دانە بکەن لە بەرامبەردا ئەگەر بێت و پێگەی سیاسی و ژمارەی کورسیەکان و قووەی سیاسی خۆی زیاتر بکە ڕەنگە بتوانێت زۆر زیاتر خزمەت بکە. دوا قسەت لەو بارەیەوە چیەوە دوا پەیامیشت بۆ دەنگدەرانە بینەرانی بەڕێز و خۆشەویست بێگومان ماوەی یەک خولەک بێ سوپاست دەکەم. کۆمەڵی ئیسلامی ئەگەر لەسەر گۆڕەپانی سیاسی وجودی نەبووە نەیدەتوانێت ئەو هەموو کار و چالاکی و بنکە و باڵێن مؤسساتی داعوێ هەبێت لە پێنا ئەوەی کە ئەو بنکە و چالاکی و نەشاتە داعویانەی گەشە بکەن زیاتر بن فراوانتر بن ڕۆڵەکانیان هێوادارم خەڵک کە پشتیوانیان بکە بۆی لەسەر لە گۆڕەپانی سیاسی وجودی فراوانتر بێت و داوا لە خەڵک دەکەن کە وەکو مامۆستایەکی ئاینی طبعا داوا لە خەڵک دەکەم کە بێنە پێش لە کۆمەڵی ئیسلامی دەسەڵات لە خلال 27 ساڵی ڕابردووی کارێکی کە کردوێتی ئەو قسانەی لەسەر دەسەڵات هەیە بە هەموو کەم و کورتەکانی ئەوان هەموو خەڵک دەیزانێ و حاشا هەڵنەگرە کە کارێکی تر کە زۆر ترسناکە کردووانە ئەوەیە کە هەر وەکو چۆن یعنی ئەویان کردووە بەڵام لە هەمان کاتشا وێنەی ئیسلامیەکانی لای خەڵک ناشرین کردووە ویان لە خەڵک گەیاندووە کە ئیسلامیەکان خەڵکێکی ترن هی هەسارەیەکی ترن یا دوورکەونەوە هیوادارم خەڵک ئەمجارە هەڵوێستەکانی لە ڕابردووی هەڵوێستی کۆمەڵی ئیسلامی بینی لە ئاست پەرلەمان لە ئاست حکوومەت و هەموو ئەو شوێنەی کە تێدا بوو هیوادارم کۆمەڵی ئیسلامی بەڕێوەی خۆیان بزان بە کەسی خۆیان بزان لێ بستە پێش ئەمجارە بە پێچەوانەی جارەکانی ڕابردوو دەنگ بدەن ئەوانەیشی کە دەنگیان نەداوە بە تابەتی ئەهلی مزگەوت ئەوانەی لە دوای ماوەستەکانی ڕۆژەکان دەنگ بدەن بە کۆمەڵی ئیسلامی بە ئومێدەوەی کە دەنگی زیاتر و پێگەیەکی بەهێزتری هەبێت بە ئیسمی خۆی پەروەردگار. زۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونی زۆر بەڕێز مامۆستا حەسەن عەبدوڵڵا کاتژێری مەڵبەندی دەوروبەری هەولێری کۆمەڵی ئیسلامی و بەڕێز قومریە بەرزنجی سکرتێری ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان بابەتەکان هەردوو بابەتی گرنگن و کاتێکی زۆرتری دێ بەڵام کاتەکەمان هەرەوەندە بوو. سپاس بۆی بینەران و بەڕێزی خۆشەویستیت کە تا ئێستا لەگەڵمان بوون و بینەرمان بوون تا بەرنامەیەکی تر و ستۆدیۆیەکی تری 194 و بەرنامەی بەرەو ئایندە هەموو لایەکتان بەخوای گەورە دەسپێرین خواتان لەگەڵ. بەس خۆش.